Sunrise 12 Grammar and Functions Unit 1 كتابي Sunrise پۆلی 12 بەشی ڕێزمان وەرکەکان یەکەی یەکەم Students book کتێبی خوێندکار page 5 لاپەڕە 5 بابەتێکی تێدا بەناونیشانی making suggestions پێشنیارکردن چوار شێوازمان هەیە بۆ پێشنیارکردن شێوازی یەکەم what about دەڵێ چی لەبارەی کە بە دوای what about دا هەموو کاتێک verb ing یان دەشکرێ ناوێک بێت بۆ منە دەڵێین what about taking a walk دەڵێ چی ئەگەر پیاسەیەک بکەین دەشتوانین بڵێین what about a piece of cake دەڵێ چی لەبارەی پارچە کێکێک یان خواردنی پارچە کێکێک بە دوای what about هەموو کاتێکی verb ing یان ناوێک دێت کە زۆربەی کات verb ing دێت یاسای دووەمیان why not بۆچی نا بە دوای ئەوەیاندا infinitive دێت بمنە why not read this book بۆچی ئەو کتێبە ناخوێنیەوە یاسای سێمیان let us با بە دوای ئەوەشیاندا هەموو کاتێک infinitive دێت infinitive کردداری ڕانەبردووی بە s و بە ing بۆ منە دەڵێن let's take a walk با پیاسەیەک بکەین یاسای چوارمیان یاسای suggest پێدەگوترێت I suggest من پێشنیار دەکەم you کە تۆ یان we ئێمە دووبارە infinitive بە دوای دێ بۆ منە I suggest you read this book پێشنیار دەکەم کە تۆ ئەو کتێبە بخوێنیەوە I suggest we go home پێشنیار دەکەم کە ئێمە بڕۆینەوە ماڵێ ئەگەر سەیر بکەن یاسای یەکەم و دووەمیان نیشانەی پرسیار لە کۆتاییەکەی هەیە بۆ بە دوای یەکەمدا verb ing دێ بە دوای دووەمیاندا infinitive بەڵام یاسای سێیەم و چوارەمیان ڕستەی هەواڵی و بە دوای let's دا ڕاستەوخۆ infinitive دێ بەڵام بە دوای suggest یان I suggest you یان we بەکاردێ ئەوجار infinitive دێت ئەگەر پێشنیارێکمان هەبێ دەکرێت ڕازی بین پێی یان ڕازی نەبین agreement with a suggestion ڕازیبوون بە پێشنیارێک سێ دەستەواژەمان هەیە بۆ ڕازیبوون بە پێشنیارێک دەتوانین بڵین good باشە great زۆر باشە دەتوانین بڵین fantastic idea بیرۆکەیەکی زۆر باشە یان سەرسوڕهێنەرە هەرێکێک لەو سێیانە بەکاربێنین گونجاوە بۆ ڕازیبوون بە پێشنیار بەشەکەی تریان disagreement with a suggestion ڕازی نەبوون بە پێشنیارێک ئەگەر بە پێشنیارێک ڕازی نەبین دەتوانین یەکێک لەو دەستەواژانە بەکاربێنین I'm not sure دڵنیا نیمە maybe not لەوانەیە وانە بێت no I don't think so نەخێر پێم وانییە هەرێکێک لەو سێ دەستەواژانە بەکاربێنین گونجاوە بۆ ڕازی نەبوون بە پێشنیار نمونەکان یەکەمیان make a suggestion about taking a walk with the students پێشنیارێک کە لەبارەی پیاسەکردن لەگەڵ خوێندکارەکان why نووسیەوە دووسێ نوکتەی داناوە نیشانە پرسیاری لە کۆتایی داناوە یعنی بە why دەست پێ بکە ئەگەر لێرە سەرنجدەین لەناو پرسیارەکەیدا پێشنیارەکەی داوە taking a walk with the students پیاسەکردن لەگەڵ خوێندکارەکان بۆیە دەڵێن why not لێرە تێکینگی داوە بەڵام بە دوای why دا infinitive دێت بۆیە ing لا دەچێت why not take a walk with the students بۆچی پیاسەیەک ناکەی لەگەڵ خوێندکارەکان دووەمیان your friend is sick هاوڕێیەکەت نەخۆشە make a suitable suggestion for her پێشنیارێکی گونجاوی بۆ بکە you suggest و یاسای suggest بەکاربێنە لێرەدا لەناو کاوانەدا هیچ infinitive یان هیچ کردارێکی نەداوە وەلا پرسیارەکەشدا هیچ کردارێکی گونجاو نییە بۆی بەکاری بێنەوە بۆیە پێویستە بە خۆمان کردارێکی گونجاو زیاد بکەین بۆ پێشنیارەکە دەڵێن I suggest you پێشنیار دەکەم کە تۆ بۆ نمونە go to hospital بڕۆی بۆ نەخۆشخانە I suggest you پێشنیار دەکەم کە تۆ see a doctor پزیشکێک ببینیت
نمونەی سێمیان Tom is very tired. Tom زۆر ماندوویە. Use what about بەکاربێنە and have a rest. و ئەو کردارش یان دەستەواژەیەش کە پشوو بدە to make a suggestion بۆی پێشنیارێک بکەی. دەڵێن what about دەڵێ چی لەبارەی لەناو کەوانیدا ئینفینیتیڤی داوە دەزانین کە بە دوای what about دا verb ing دێ بۆی ing بۆ زیاد دەکەین. What about having a rest دەڵێ چی کە پشوویەک بدەی. چوارەمیان let's buy this large house با ئەو خانووە گەورە بکڕین. ئەو پێشنیارێکە کە کەسێک کردوێتی. Suggestion بابەتی پێشنیارە agree ڕازی بە. دەتوانین بڵین good great fantastic idea لێرەدا کە good یعنی باشە بەکارهاتووە. پێنجەمیان your friend suggests هاوڕێیەکەت پێشنیار لە کاتدات you spend the evening out کە ئێوارەکە لە دەرەوە بەسەربەری. show disagreement ناڕازی بوون پێشان بدە. I'm not sure about that دڵنیا نیمە لەوە. دەتوانین بڵێ maybe not یان no I don't think so هەرێکێک لەو سەیانە بەکاربێنین گونجاو کە لێرە no I'm not sure about that بەکارهاتووە. شەشەمیان make a suggestion پێشنیارێک کە about talking again later لەبارەی قسەکردن بە یەکەوە دواتر. هیچ یاسایەکی نەداوە بەڵام پرسیارەکەدا verb ing هەیە بۆیە گونجاوتر وایە. what about بەکاربێنین دەڵێن what about دەڵێ چی لەبارەی talking again later قسەکردن بە یەکەوە دواتر یان دەڵێ چی لەبارەی ئەوەی کە دواتر بە یەکەوە قسە بکەین. دەشتوانین شێوازەکانی کە بەکاربێنین بڵێ why not talk again later I suggest we talk again later let us talk again later لەبەرەوەی هیچ یاسایەکی نەداوە. نمونەی ئەوتەمیان it's a long way to the zoo ڕێگایەکی دوورە بۆ باخچەی گیانداران. take a taxi تەکسیەک بەکرێ بگرە. use the correct form شێوازێکی ڕاست بەکاربێنە to express suggestion بۆ دەربڕینی پێشنیارێک. لێرە نیشانەی پرسیاری لە کۆتایی داوە کەواتە پێویستە یاسای یەکەم یان دووەم بەکاربێنین واتە یان what about یان why not بەکاربێنین. لەبەرەوەی ئینفینیتیڤی داوە پێویستە why not بەکاربێنین لەبەرەوەی بەدوای what about دا verb ing دێ بۆی دەڵێن why not take a taxi بۆچی تەکسیەک بەکرێ ناگری